سڵاوتان لێبێت ئەو شەو لێرە لە سەرای سلێمانی لە مەڵبەندی کوردایەتی و کولتور پێتان شاد دەبین. میوانەکانم خەڵکی ناسراون چەند خانمە دەستڕەنجین و سەلارێکی شاری سلێمانین بەخێر بێن. عتاوەخان لە لای بەڕێستەوە دەست پێ دەکەین کە تەمەشام کرد ئەنگۆ هات نێرە تێبینی ئەوم کرد کە هاوتەمەنین بەڵام هاوڕێن وایە ئەخر هاوتەمەن باەکس بڵێم لەوانەیە زۆر کەم بێ لە هاوتەمەنی من لەگەڵما بێت من لە هەمویان گەورەترم لە گروپان کەما لە بەتەمەن بەڵام هاوڕێتی ئێمە فەرق ناکەین و باوەڕەکەی منیش وەکو ئەوان چۆنەوان هەڵسو کەوتەکەن من ژوا لەگەڵیان ناڕۆم خۆم ئەەکەم وەکو ئەوان لێکم لە مستەوای ئەوانە هیچ فەرق و جیایی ناکەم چکە دڵمان لە یەک کێشەی دروست نەکردی ئەو جیاوازیە لە تەمەن بە هیچ زەوێک بە هیچ زەوێک زۆر پێخۆشحاڵم کە و هاوڕێ جوانانم هەیە بەڕاستی چاویان مازەکەم ئەوەنە پیرۆزن لام بگرێت لە بیربێرەی چاوم شیرینتر لەلام وەزام لە 2002 پێکەوە 2002 من ئەم هاوڕێیانم پێکەوە کۆبووینەتەوە چەنەها گەشتمان کردووە بۆ دەرەوەی وڵات بۆ ناوی وڵات هەروە بە کاملی بە هەمووتان پێکەوە دەچنیان ناو مەسەلەن هەندێک دەبێن دەوری سێسە زیاتر گروپەکەم نەوەڵات جاریەوە سڵ کەس ڕۆین جاریەوە هەشتا ڕۆین ئێستا بۆ ئێران چرکە سوین ینی ناتوانانی هەمووی بێت بە پێی امکانێت بە پێی توانیان بە پێی هەر بەو جلکە جوانانەش دەچن هەر بەو شێوە وەڵاهی من بەرنامەکەم کە داناوە یەکەم قسەم ئەوەیە تکایە کولتوری کوردی بپارێزن هەموو بەزلی کوردیەوە بێن ئەگەر یەکێنێ یا شتێ بێت ئەڵێت خوا دەلەوێت لە بەرێکی ناڵە دەتخوا لێمان ببوورە من پێم خۆش حازەکەم بەزلی کوردی ڕەسەنایەتی کوردیەوە بێنە دەرەوە بۆ هە شوێنێ بچی لەبەرەوە تۆ ئەبێ کولتوری کوردی ڕەسەنایەتی خۆ پارێزی لە هەر شارێک لە هەر وڵاتێبی هەتا دەرەوەی وڵات خۆ نەبێ لە ناو کوردستانە ئێمە بۆ چەند جار بۆ تورکیا چوین بۆ ئازەربایجان چوین بۆ ئەرمینیا چوین بۆ دووبەی چوین بۆ میسر چوین بۆ زۆر شوێن چوینانی ئەمە هەر بەم گروپە هەر بەزری کوردی ڕەسەنایەتیەوە خۆشی سەیران خان هاوڕێتی لای تو چ دەگەینی هاوڕێتی پەیوەندیەکە لە بینی دوو کەسایە مەرجێکێکە لە مەرجەکانی هاوڕێتی کە بێ متمانەبوون و ڕازگۆییە یعنی من کە کاتێک هاوڕێک هەڵەبژێرم یەکەم مەرجمەوەیە ئەبێ متمانەمان بە یەکتری هەبێ پاشان ڕازگۆ بین لەگەڵ ئیتر دوایی بەهاجوانەکانی تر خۆی دروستە بێ ئەوە مەرجی هاوخەم بین لە خۆشی و ناخۆشیە بەشداری یەکتری بکەین بەرژەوەندی نەبێ لە بێنمانە مەسن بەرژەوەندی مادی بێ بەرژەوەندێک بێ لە بینمانە تەنها خۆشەویستی و پەیوەندە کۆمەڵایەتیەکان کۆمان بکاتەوە ئەو مەرجی هاوڕێتی ڕاستەقینە ئەو جلەی بەرد هیچ دەستوری چێن دەر ئەمە دەستوری سلێمانیە بەڵێمە ئێلەگە و دوگمە دۆڵابی پیاگیراوە و ئەمەش حێل و مێخەکە و ئیتر ئەوەی سەریشت ئەمەش سەری شمەڵی تازە ئێستا مۆدیلەکەی هاتووە بە زیاتری سلێمانیەکە ئەتاو خان زیاتر ئەیکا ئەم بەبیرم دێ تاسیشیان لەسەر دەکرد لە منطقەی خۆشناوەتی لە هەولێر زاران زیویش بەکار هاتووە ئاڵتونیش بەکار هاتووە زیاتر ئەو تاسانە وابزانام زیو بووە ئیتر بەپی ناوچەکان بەپی مەسەرن کوردستانی ڕۆژهەڵات نەوەیەکە کوردستانی باشوور نەوەیەکە ڕۆژ ئاوا نەوەیەکە باکوور نەوەیەکە ینی بەس هەرجلی کوردی ئاڵاواڵایە سەرخان ئێوە هەموو جلەکان دەیکەن مەسەن شەردیە مەسەرن بە ناوچەیەک بەپی ئارەزوی خەڵ هیوای حەزەکە ڕۆژهەڵاتی بیکە ئەتیادیە هیوای هەزەکە بە شێوەی کوردستانی باکوور بیکە ئازادە بەڵام بە زۆرینەی سلێمانیەکەی ئێمە دەڤەری خۆمان دەستوری سلێمانی زیاتر بەکارێنی سپاس دەکەم. کوێستان خان بەڕێزت لەگەر گروپەکەی بەڵام ئەو بزانم بەهرەی خواردن و شێفیشت هەیە بەڵێ منیش دەستخۆشیتان لێکم بۆ بەرنامە جوانە زۆر سپاستانەکەم بەڵێ من لەگەڵ دایعەتا و جەماعەتە هەمومان وەکو خوشک و دایک بەیەکەوەین زۆر سپاس یەکەم دایعەتا و چەند بەرنمەیەکی لەگەڵ خۆیان منی هەر بردووە زۆر سپاس یەکەم ئەمە چەند بەرنامەی ترە ئەمە یەکەم بەرنامەمان نییە زۆر سپاس یەکەم اینجا سپاسی ئێوەشەکەم بەڵێ من شێفم لەگەڵ یانە خواردن بۆیانەکەم خواردن لە عادی تۆ بڵێن بەڵێ خوشکانە داواکەن خۆم بردوومە بۆ جەماعەتم مەجموعەیەکی زۆر خواردنم بردووە خواردنە وەڵڵی خواردنی کوردەواری خۆمان وەکو یاپراخە بریانیە هەر بە پێی خواردنەکان کە داوایەکەن بەڵێ بەڵام
خواردنیش وش تازەگە سەیران خەم باس ئەوش بە جۆرەی ناوچەکان دەگۆڕ بەڵێ ناوچەکان بەڵێ قڕاو هەیە مەسەن لە بەڵێ لێرێ لا ئێمە وەڵا قوڕاو نییە لا ئێمە قوڕاو ئێمە بەڵێ ترخێنە بەڵێ چێشخانەی کوردیش دەوڵەمەندە ئێستا خواردنەکان وەکواتە سەر و پێ کفتەیە خەڵک ئەو پێشوازی لەو خواردنانە دەکا بەڵێ زۆریش بەڵێ زۆریان حەز لێە بەڵێ چکە تەسەور دەکەم ئەوەی ئێستا ئەوەوەی تازە هەڵکەوت و بڕک دوورە لەو شتانەها خواردنی سەریع و بێرگەر و کنتان چییە کنتاکی زۆربیان هەموویشیان ناخۆشە نییە هەر هەموویشیان وەکو یەک بن وڵا ئێستا ئێمە من خۆم کڕۆزاکەم حەزی لە کفتەیە یعنی کە مناڵەیەکە ترتاوە یعنی فرق نازین و بۆتەوە خەریکە وردە یعنی یەک لە شەکانتان سەیرانخانەوەی ئەوەش زیندوو دەکەن شەر خواردن ئێمە یاری کوردەواریەکانش ئەتاوخان زیندوی کردوتوانێ و یاریانی کە تایبەتە بە خانمان لە هەڵماقۆتۆ لە پەتپەتێن تۆ ئێمە ئەو چالاکیانەشکەین با خەڵک واتێ نەگا گروپەکەی ئەتاوخان بەس بۆ هەڵپڕکێ و شاهیە ئێمە ژینگە دۆستین یعنی کولتور بە گشتی کولتوری کوردی ئەپارێزین چە لە شێوەی زمانەوانیشمانە ئاخاوتنمان کە قسەی پێکەین زیاتر گرنگیین بۆچی ئێمە ئەمانەی ڕسەنایەتی کورد بپارێزین و ڕسەنایەتی ئافرەتی ون نەکەین یعنی ئافرەتی کورد ئاوا چۆن ڕسەن بووە ئەم ڕسەنایەتی ئەم وەرکار بمێنێتەوە چونکە تۆ خۆت ئەزانی لێ مێژوشە ئافرەتی ئێمە خانمان ئێمە هەمووی خانمانی جوانی دەست ڕەنگینی دەستیا و خۆشی ڕسەن بوون بەرەوە ئەوە ئامانجەکەمان دەستخۆش ئاتاوەخان ئەنگۆ ئەو گروپەتان هەیە 300 تا 350 کەسن مەسەلەن مەرجتان هەیە ئەوی دێتە گەرتان لەگەڵتان دێتن مەسەن دەفتەوە هیچ مەرجێک نییە بەس ئەوەیە کە بێ لەگەڵمانە لە تەمەنە مەرج نییە یعنی باوەڕەکەی هەمانە نەخۆشە ساقەکان یانکەنە پاسەکۆڵ یان نەگریان خەنە پاسەکەەوەی حەزەکە بێت با بێت دەویست گوناحە با مەقدور نەبێت کەلتوری بپارێزی ئەوە مەرجەکان هەشە مناڵیشە گەنجە خۆیت بووکەکەێنێ کچەکەێنێ لە تەمەنە مەرج نییە یعنی ئێمە مەرجە دامانە ناو بەس مەزمانەوەیە کوردایەتی جلی کوردی لە بەرهابێ مەزمانەوەیە کە هاتە ئەو شوێنەوە ژینگە پارێز بێ ئەوە زۆر زەرورە کە ئێمە کاچینە شوێنێ جاریوە ئەو منتیقەیە پیسە ئێمە هەڵەسین ئەو شوێنە پاکەن و جالی دانیشین دوای خۆشمان پاکێکەکەینەوە ئەنجارن چکە ئەوە زۆر زەرورە من مەرجی ئەومە یەک کە شتێکی فڕیابێ عقوبەکەی بێ هەستێ هەڵی گرێتەوە دابەزێ و گەڵی گرێت و ئەنجا داوای لێبوردن کە ئەجنا من قوڵی ناکەم لە کەس بڵێ سەیرانخان فەرموو ئەفۆ ئەتاوەخانەوەشی لەبێت چوو پلاستیکەکەش باسکە کە بەکارێن حەزیش ناکەم کە بۆ سەفەریان خواردنێنن پلاستیک بەکاربێنن چکە بەڕاستی هەمومانەوە نەشتی چین و فەخوری و بانزایە با ئەوانە بێنن بەکاری بێنن من ناڵم نایلۆن و پلاستیک بەکاربێ لە بەرۆژینگە نایلۆن و پلاستیکیشی پیاوانە تەمبەڵەکان کە دەستنە سەیرانەشەوە هیچ کابووناوە دەکات نامە بە پیاوان ناڵین تەمبەڵ با لەسەرمان نەکەوێ با لێمان عاجز نەبوونەوەنە برا و کەسی ئێمە ئەوان کە سەیران دەکەن پیاوەکان زیاتر خۆت دەزانی ئەوە نییە قابی بشوە و بەخوری بینی و حەز لێەوە ها سەرپێی ئەوەکان کارەکانی جێبەجێ وڵا هەیە لای خۆشمان لەو بابەتە من چێشی بۆ تێناکەمە گەر بێنێ ئەڵەمە بە برسێتی دەهێڵێ قات پیاکاڵێ نییە ئەبێت چینی بێنی ئەوە زۆر زەرورە بەڕاستی ئێمە سیحەتیش لە هەموو شەمەی ئەمە پارێزگاری بە سیحەتی خۆشمان بکەین نابێ ئەوانە هەمووی بۆ سیحەت خراپە و زەرەرمان پێگەێنێ سەیرانخان غێری جلی کللتوری و یاری و ئەوشتانە مەسەلاً گرنگی بە نووسین و شعر و ئەو شتانەش دەدەن بەڵێ ئێمە هەمانە شاعیرەمان هەیە نووسری جوانمان هەیە شاعیرەمان هەیە هەمانە دەستڕەنگینە ئەم شتانە خۆیان دروستیانەکەن زۆر جاریش ئەبێتە ڕیکلامی بۆیان کایهێنن بۆ خانمەکان دایان نێن ئەبێتە بازارێکیش بۆیان چکێمە یعنی ئەوەش دەکەن ساڵانە مەسەلاً بەڵێ ئەوەش دەبێتە بازارێک بۆیان دەیبەن لەگە خۆتان لە گەشتەکان بەڵێ احتیادی ئەتاوەخان کەسێکە ینی نەڵم خۆی لە ڕۆ هەموو کار ئاسانیەکی بۆ کردوون و کەسێکی زۆر بەخشندێ و حەز بە چاکە و خێری هەمومانەکات ئێمە دەستی ماجەکە ئەو گەشتانەتان کردی سەیرانخان لە چێن دەرزۆر سەرنجڕاکێش بوو لە وڵاتانە شتی کوردی جلی کوردی خشلی کوردی مەسەلاً زانچی تۆ سەیریکە کە جلی کوردیکەی بەعام جلی کوردی یعنی چی یعنی ئاڵاوە تێکەڵاوکردنی ڕەنگەکانە یعنی من هەموو ستایلەکانم پێ جوانە هەمووی سەرنجڕاکێشە یعنی تۆ سەیریکە من دایمە لە فەیسبووکی شابڵاوێکەمەوە تاکە جلە لە هەموو خانمێکێک
لە هەموو پیاوێک جلی کوردیە لە هەموو ئافرەتێکیش یعنی تاکە جلێ زۆر ڕێک و محتەشەمیشە لە هەموو کەسێکی یعنی جلێکە شۆخت دەکات شۆخ لەبەرەوە ئەتاوەخان ئێستا گروپەکەی ئەم بۆ کۆهاندەرێکیش ئێستا گەنجەکانە و چاوی لەکەن ئەمە کۆهاندەرێکیش ئەمە بۆت من پێڵم سونبولی پاراستنی جلی کوردی ئەوە سەرمی خان ئەگەر سەیران خان عفوان ئەگەر ملاحەزەی شتێک دەکەی تا ناوەکان سەیران کوێستان زانە کورد چەند وابەستەی خاکێتی دائیمەن ملاحەزە بکە پیاوەکان بە ناوی چیایەکان دەکرێن باشە دارە گەورەکان دەکەن ئافرەتیش بە ناوی کانی و دەشت و ئەستێرە و هەر شتێکی جوان مەسەلەن گوڵ بزانە کولتوری کوردی کورد بەعام زۆر وابەستەی خاکەکەیتی بەجل و بەرگ بە فکر و جوانە خاک دایکە منە خاکم خۆ دایکم چەندە ئەو خاکە دایکمە لەبەرەوە خۆشمەوێ لەبەرەوەی کە لە مەرجەکانی ئەتاوخان کاڵێ پلاستیک بەکارمێنن لەبەرەوە ژینگەی پیس نکاتەوە خاکەی تۆ پیس نکاتەوە وەڵاوی ڕێزی ئەو خاکەی لانەبێ ئێمە کە لێشە بینەوە سرودە نیشتیمانیەکانی شەڵێن خوای وەتەن ئاواکەی و ئەوانە هەمووی یعنی تۆ سەیری کەم تێکستە جوانانە شەڵێن زین و کردنەوەی یعنی ئەمە بۆتە گەنجینەیەک بەڕاستی نەبێت هەڵکێشاندنی ئەتاوخانەمە واقعی ئەو هەموو کەسێکی بینە یعنی وەکو مۆزەخانەیەکی لێ هاتووە هەموو لە ئەدەبی گۆرانیەکانتەوە لە جلوبەرگتەوە لە خواردنەوە ئەم زینویەکاتەوە لەبەرەوە من پێڵم دەستی خۆش بێخوا لێمان نەسێنە تەمەنی نوح بێ ئینشاء الله کوێستان خان نامێ هەر باسی خواردن لەگەڵ بەڕێز بکەم دێنە سەر باسی جلی کوردی و کولتور و تۆش بەشداری لەو بەڵێ هەر بەشدارم لەگەڵیانە بە جلی کوردیەوانەیە زۆر شوێنە هەر دایعتاو هەر پێک خۆشنێک کەس بە جلی مۆدەوە بێ قەراری ئەوەیە بەڵێ کوردی ئیبرەک ئەوە نییە شەر نییە خۆ تۆ هەر شتێکی وا لەبەرکەی کە مەسروفێکی زۆری بێ شتێکی بەسیت و مناسب لەبەرکە هەر پێی خۆشە ئەو حەزەکە جلی کوردیمان لەبەرابێ بەڵێ هەر بە جلی کوردیش خواردن و شتی بەڵێ هەروەڵا بە جلی کوردی بەلامەوانە زۆر ئاسان باشە ئیشەکەم خۆشەوێ ڕاستەکە ئیشەکەم زۆر خۆشێ حەزەکەم وا کوردەتی بێ خواردنەکانیشم کوردەواریە حەزەکەمە ویشان خانم ملا حەزم دەکرد پێشترێ یعنی ئەو تێبینیم هەبوو ژنەکان زۆر لە ماڵی جلچ کوردیان لەبەر دەکرد خەریکە دووبارە ئیشەڵا دووبارە بێت وانە لەگەڵ منی هاوڕانی لەوەڵێ هاوڕێم لەگەڵیانە حەزەکەم هەموو کاتێ وجدی کوردیانە کچەکانت منداڵەکان هەموو جلچ کوردی لەبەر وڵای لەبەر یەکەم بەس لە ماڵەوە لەبەری ناکەن بەڵێ بەس لە بۆنە و ئاهەنگەکان بۆ بۆنەوە ئاهەنگەکان چونکە لەبەرەوەی ڕاستێک ئێستا بۆ بۆنی داوام و بۆ بۆنەی معیشەتی نەوانێ ئەڕۆنە دەرەوەیە ئەموو کاتێ ناتوان دەست خۆش سەر خۆش عتاوەخان ئێستا ئەو جلەی بەرد ئەوە تازەم لە سەیرانخانم پرسی ئیبەڕێزت ئەوش دەستوری سلێمانیە بەڵێ دەستوری سلێمانیە بەڵام من هەر حەزم لە جلی کوردی لە ناوماڵی شا لە بەرمایە پێشەوە خەوم ئەسمە بازار هەر ئاوا ئەڕۆم بەلامەوە جلی خۆمە بۆچیش هەموو وڵاتی جلی خۆی لە پیرۆزە هندیە بینی بە جلی خۆی ڕ وڵاتانی کە بینم بە جلی خوا بۆ من بە جلی خۆمە نەڕم چی وڵات گەڕام بەم جلەوە هەتا بۆ ئەمرە چوو وتم ئەگەر بەم جلانۆ نێڵن نایم قوبولیان کرد یعنی تەوافت بەو جلە باڵێ هەرەوەڵڵا هەراوە قوبوڵێم نایم جلوبەرگ بەشێکە لە کەلتوری خۆمە يعني الآين زل كبرجي آينينية كولتورية هەموو وڵاتێکیش کولتوری خۆی پارێزیە تیان قوبوڵ مانە چۆنێ ئێمە ڕازین گروپم پێ بوون لەبەر و جەماعەتم برد ئەوانیش هەموو بەجلچی کوردی بخوا ئەوان ناڵێم چکە باواقع بڵێم بەعزێکیان لە بەریانە کرد ئەوەنێ ڕۆژێم بووە بێ هەمڕۆ هەموو لە بەریکەن بۆی دێرکەون ڕۆژی وادە لە بەریان کرد دەتخوات هیلاکە بینەوە توافەکەین سێناخان یادگارێک خۆشم بۆ بژێڕەوە کە لەو گروپە مەسەلەن وڵی ئێمە چونکە بە حکمی هەمومان خانمین ڕگەزی نێرمان لەگەڵانی هەمومان خانمین یادگاری جوانمان هەیە لێرەوانەیە ئەگە ئەتاوخان ڕوخسەتم پێ بفەرمێ پەیامێک بنێرم ئێمە لێرەوانێ بەنای ئەتاوخان و گروپی کوردستانەوە سوپاسی ئەو برایانەمانەکەین ئەو باوکاناکەین ئەو هاوسەرانیانەکەین کە ئەو متمانیان بەخشیوە بە ئەتاوخان کە خێزانەکانیان خوشکەکانیان لەگەڵمانە ئەنێرن دیارە ئەتاوخانیش کەسایەتێکی زۆر جوانە و جێی متمانەیە من لێرە چاوی ئەو برایانە ماجەکەم و کوڕانەمان ماجەکەم یادگاریش وڵای هەموو شوێنێکمان یادگیری خۆشی تایە شتێکی خۆشمان لێ بژێڕەوە وڵای شتی خۆش چییە وڵای بڵێم یەک کۆمەڵ گەشت و سەیرانتان کرد نکتە هەیە قسەی خۆشەیە یادگاری خۆشە قسەی خۆشمانێ ئەتاوەخان پێ دەکەنی بەبێ ئەوەی ئەم بازی زانیی باس و خواستەکانی ئێمە زیاتر زانی چیە مەسەلەن دانیشی وەختی خۆی
چۆن شووی کردووە و چەنە ئاڵتونیان بۆ کردو ئای دەستی شکاومەڵە ئێستا باشە کوڕەکە بینیت و بەدڵی خۆتە بەڵامەوەڵێ کە ڕۆژە گواستیمێت و ئەنجامێر دەکەم وتر بەزەیان بەخۆیان نایەتەوە و گلەی و گازنداکەن و ئیتە جاری وایە مەسەلەن ئێمە هەموو بە حکمی خەڵکی سلێمانی نێسا چوارباخیە من باوکم خەڵکی ئەم گەڕێکی گوێژەی ئێرە یعنی کە ئەکتری ئەبینینە ئەڵێن ئەوە تۆ بووی کەچی سوبحانەڵە خوا کارێکی وای کرد لە گروپەکە یا کۆبینەوە یعنی ئەو یادگاری ئەو قسە و باسانەکەین و ئیتە باسی چێشت و جاری وای باسی ژن و ژن خوازی شەکە کوڕە جاری وای کچی جوانمان و دانیشتانە ژن خوازیشی لێ بکەویت بەڵێ کچی جوانمان لەگەڵا بۆ کوڕەکەی داوایەکە وڵات چەند جار بە ئەتاوخانیان و تۆ کچە جوانە فڵانە سوودبە بەس هەڵی دەبژێرن جاران داکەکان لە شین هەڵی دەبژار لە شوێنی دی هەڵی دەبژار هەڵی دەبژار چکەلۆ بەبێ مکیاج و بێ ئەوە دەردەچوو ئێستاش وایە دەست بژێریەکە وڵی ئێستا نۆلاسا کوڕکچی ئێستا خۆیان یەکتریە دۆزنەوانەی تر ئەوەنە دایکە کاڵێ بچۆ بە دایکەکە و باوکە کاڵێ باوکە بەس دادانیشن و تەواو ئیتر بەخوایەخوا لەشیان ساغ بێ کوڕکچی ئێستا تەمەنیان درێژ بێ و ئیشەڵاوی کە شووەکە بەحەسێتەوە ژنێنێ بحەسێتەوە ئێمە ئەومان لەسەر بەحەسێنەوانێ دەستخۆش چۆستان خان ئێستاش لە ماڵێ نانی سبینەی جژنەی نانی دەکەنەوە بەڵێ جاکرد نانی جەژن نەخۆمەترەوە تەواو یعنی ئەو کولتورە بەردەوام بەڵێ کولتورە زۆر جاری خازار لە لای من هیوایەتم نانی جەژنە باوەڕ هەبێ وەکو ڕۆژانی قەیسی و برنج و فاسۆلیا و مریشکە جاری وای قەلەوە بە پێی ماڵەکانە قەل لێ درێت و یان کەڵە شێرەوە بە پێی پێویست لێندرە خواردنەکان بەس زۆری قەیسیە و قەلە و برنجی کوردیە و فاسۆلیایە و ئەمانە زۆر پڵاو بەڵێ ئەو کولتورە زۆر جوانە ینی حەز دەکا بەردەوام چکە مناڵەکە کە لە خێوەڵ هەز دەکات شتێک جیاوازە فعلەن شتێک جیاوازە ئەوڕۆ ڕاستیژن لە چێشتی بەیانی هەیە وەنیە هەز دەکەیت شتێکی جیاواز ڕۆژەکانی تر جیاواز هەتاوەخان ئێستا باسی ژن هینان شتیوامان کرد پێشترێ من هەندێک ڕسمم دیتە باز دەکەن یەکە نینۆکە چی دەگرت ینی ئاوێنەشی دەگرت و لە پێشەوە دەڕۆی ئەو ئاوێنەی لۆ چ دەگرت خۆی ببینی یان بەختی بۆ ڕووناچیە ڕووناکیانی وەکو ئاوینەیە ڕووناک بێت و بەختی بێ ئەنجاتر خۆی بووکەکە خۆشە بینی خۆش بوو ژنە چیان لەگەڵ بوو یەکێک هەڵێگرێگرت بە پسیاوەکەلێگرت بتو ئاوێنە قورس بوو ئاوێنە سوگنە بوو ژناڵێت پیاوەڵێگرت بەس ژنە چیش لەگەڵ بوو چی ژنی ئەوە بەربوو بەڵێ وەختی خۆی ئێسەوە نەمەزەیدار و مەزەی بێها دۆڵ و زڕنا و ئەوە اینجا لە سەیشە بیرمێ من خوشکە گەورەکەم زاواکەمان پرتەقالێکی یا بەسەری هەموو دەبوو چاوات ئەیگووام کردو نسووت بەخۆی عادەتەن ئیمە لە هەولێرێ لە هەولێرە ئمە زاوا لە سەروانە ڕادەوەستا چی دەکرد مەسەن چوکلێت فلس ئەوانە نەقڵ شتی فڕێ دەدا سەر لەو منداڵەکان آخر من لە پەنجاکارە پێڵێ گۆرانێکیش قامیشێکیشیان بەدەستەوە بوو لای ئێمەوا بوو ئەچۆ سەربان ئاوە قامیشێک نازان بۆچی بۆی بووکەکە داری دێڵگرتووە ئەوانە نەماوە کەستی جوانیشیانەوەی مەسەن کەسکە لێنە مەزەیدار و مەزەی بیان و تو اونجا زاوا لە بوو کێمەدا باش ئێمە لە هەولێرە شتەشی دیشە بوو دایکی زاوا کەوجیر و شتی هەڵدەگرت چەمچە و شتانەی هەبوو عینەن لە سلێمان ئەوە ئەوزام دەمگۆ دەبەوە بە خێراتنی دەکات لەوە مطبەخێ ئەوەکەی هەڵدەگرت و دایکی زاوا ئەوەی دەکرد پێویستر لە مۆلام کەوجیر تۆیە پێ تۆ چێژ لێ یەکزەر لەو مطبەخەیەوە وڵای جوانە کللتورێکی زۆر جوانمانەیە بەڕاستی ئەوجا چۆن هەوڵ دەدەن بیژێنەوە يعني ئێستا عفوان عتاوەخان ئەمە ملاحەزە دەکەم لە ئاهەنگەکانی بوو گواستنەوە و لە حەفلە و شتیواب فێر بوونە کللتوری تورکی کللتوری لبنانی بەڕاستی شتی ناخۆشە عەرەبی ئەوە کەی فارس ئیمەنیە ئیمە چەند جوان و چەند وەنیە خەنەبەندان هەبوو و نەبوو ئێستاش تۆزێ خەنەبەندانیان دروست کردوتەوە بەس بە کللتوری وڵات بە کورتوری ئێمە نیە کورتوری ئێمە فەرقێ ئێمە خەنەبەندانی ئێمە وەختی خۆی کە ئەچون ئەو ڕۆژە
ڕۆژێ پێشەوەی بەیانی بۆ بوو ببرێ برا بۆ حەمام دەرەوە خەڵک لەگەڵی ئەڕۆیش هەمووی خسەریان لە خەناگر لە حەمام دەستیان لە خەناگر ئەوە خەنە بەنانی ئەوسای ئێمە بوو بەڵام ێستا لەگەڵ ڕۆژی بۆ گواستنەوەکە خەنە بەنانەکەن خەناکەنە دەست ئەوە ڕۆژێک پێشی ڕۆژێ پێش باشە ئەدی ڕۆژێکی دیشە بوو سێرەخان پێیان دەگوت جەهاز وە بوو پاشتێلانە شتی بووچیان دەبردە مالی زاوای بەڵێ ئەوە جیازی بوو بەڵێ ڕۆژێ پێشوو ئەوە ئەینە ڕۆژش پێشترە ڕۆژێ پێشووتر چی بۆ بووکەکە کرا سارەیەکیانە نرد ماڵی زاوە شتەکانیان تێگریان برد بۆ ماڵی زاوە ئەوە دەسوورە هەر هەبوو بەڵام ێستا بەخوا شتانە زۆر کەم بۆ پاشتێلانە شەبوو پاشتێلانە سەیرانخان پاشتێلانە ئەوەیە کە بووکەکە گوێزرا دوای 6 ڕۆژ ئیتر کە سوکار هەدیان بۆ بردنوانە بۆ ئەتاوخان لە هەولێر پێدەن هەفتانە پاش هەفتە چی وەکو یارمەتی دەچون هەرێک و شتێکی دەبرد ئەوە چی دەبرد ئەمێمەش هەفتەیە دە ڕۆژ دوایەوە ئەوە نوکتێکیشی لەسەر بڵێ نوکتە ماڵێک کوڕێکەژ نییە نابوو ئیتر شتیان بۆ بردبوو هەموو بەتانی بۆ بردبوو ویدیۆتی خۆ من ئوتێل بەتانی بۆ مەسەرە کوردیە دەڵێ کابان یان بێبەشە یان ڕوڕەشە وەنیە چکە خواردنەکە زۆر ڕۆلی دەبی لە ئەوەکەی خاستن خواردنی ئەو ئاهەنگانەی کە باسی دەکەن ئەو حەفلانە وەنیە زۆرە یعنی دەبی کابان چوری کۆنتڕۆ سەیتەڕەی وەزعکەی بکە وانە لەگەڵ منی لەوەی وڵا داعتا و دادەسەیران خۆیان قەرار بن خواردنم دروست کردووە تقریبا بۆ 8 پاس بوو بەڵێ ماشەڵڵا ئەتر و شکر سپاس بۆ خوا هەمووی لێ ڕازی بوو داعتای خۆت سەرپەرشتی دەکەی وڵا هەر خۆشم لێم ناوە یارمەتی بەڵێ ئەمان داعتاوان یارمەتیان نام لە کاتی تەوزعکردن و نزبەکان و بڕەکان بە خۆت بەڵێ لە ماڵ خۆم دروستیەکەم لە ماڵ خۆم دروستیەکەم یعنی قێسەکە کێشەکەی قیاسەکەی کەوجیرێ مەسەل یەکی کەوجیرەیان شفتە ئەوە نەعەدەت شفتەی بۆ دابرێ بەس هەمووی لەکنەویە قیاسەکە گۆشتەکەی ئەوەیان بۆ داڵێمە ئێستا بۆ کاتی زۆر قەڵباڵقێکی ئەوە بەس قیمەیتیەکەم بۆ ناو یاپراخ چونکە لەبەرەوەی گۆشتی زۆر زۆر لەسەر تەڵەبی خۆشیانە هەمووی داواکە کە لەسەر واجبی ئەمان منی جێبەجێەکەم یاپراغە و دۆڵمەیە و چکە فەرقە بەڵێ بریانیە و ئەوانە هەموو تشمە هەموو جار دێم دۆڵمە لە دەستیان دەرە تشمە چیە کودی و باینزانی دەینم برنجی تێ دەکەن دەدورنەوە تشمە بە تورکیانی دوورا زاردەمەوەی دۆڵمەی لە دەست دەرنێ ئەوەی ئێمە گەشتێکمان کرد بۆ زیێوێ خوشکانی هەڵەبجە لەگەڵمان هاتن یاخوا لەشی ساغ بێ ئەتاوەخان چێشتی سەوسی کەسی لێنە هەر بەداریش لەوێ لێمان بەڵام هەر یارمەتی برنجێشتەوەی شتەکانیانێ بەس بۆ هەڵگەڕان و آخر سەوسی کەس برنج لێ بنێ لە من باڵم نەبوو پیاوەکانم بانکن ساقەکە وەرەڵێ ئاتاوەخان ئێستەمە بەرەو کۆتایی بەرنامەکە دەڕۆین بەو شەیەک دووشە ئەو هاوڕێتی جوانم لۆ گزارشە و هاوڕێتی جوانم لۆ وڵی من هاوڕێتی لە هەموو شتێکلان پێویسترە من بەبێ هاوڕێ ژیانم نییە بەبێ هاوڕێ ناتوانە بژیم ڕۆژە بەبێ هاوڕێ ناتوانە بژیم لەبەرەوە دایمە هاوڕێم لەگەڵ ئێستا نازانم چۆن بە هیچ کەلیمێنێ وەسفی هاوڕەکانی پێ بکەم سەیران خان بەبێ ئێوە ناتوانانی بژی تۆ چ دەڵێ وڵاو خۆی چاکەزانێ من و ئەو ینی دوانەیەکی یەک ڕۆحمان هەیە من ئەڵێم هاوڕێتی ئەو هاوڕێتیەیە کە هیچ مەرجێکی تیانە بێ هیچ مەسلحەتێکی تیان بێ ڕازگۆ بە متمانەت هەبێ لەگەڵی متمانەی ئەوە ینی مەرجیمانەوەی هاوڕێتیە من هاوڕێکەم ڕۆحمە هەیە لە ڕۆح شیرینتر بێ کاتێک بە هاوڕێکەم مەڵێم کارێک وامەکە ئەو ڕۆحە بێتە دەرەوانێ با ئەو ڕۆحەت لە جەستەمامێنێت شێستان خان بەڕێزت بەڵێ لەسەر ئەو هاوڕێتیە زۆر جوانیان گزارش کرد هاوڕێتی دڵسۆز خوشکە پشتە کەسە لە لای من هەرسێکی پیرۆزە اینجا ئەمەوێ هاوڕێی خۆشەویستی بمێنێتەوانەیە وەکو خوشک و دایک یعنی دایک چەنێ پیرۆزە هاوڕێتیەکەش ئاوا بێت یعنی وەکو دایکێ پیرۆز بێ بەم وشە جوانانە لەسەر هاوڕێتی قەدری برادراتی دێنە کۆتایی ئەو ئەڵقەمان لە سەرایی لە سلێمانی ئێوە شاد و وڵات ئاوادان.